هەموو لایەک بەخێر بن بە ناوی ڕێکخراوی بوژانەوەی کەلەپوری کورد کۆمەڵەی هونەرە میلیەکان لە سلێمانی هەموو لایەک بەخێراتنتانەکەین. ڕێکخراوی بوژانەوەی کەلەپوری کورد لە هوتێل فەراح 5/1/2015 بە هەوڵ و کۆششی خۆبەخشانەی دەستەی دامەزرێنەر و هاوکاری شوێنەوار و مۆزەخانەی سلێمانی دامەزرا. ئەم بەرهەمە کەلەپورە نەتەوایەتێ بەبێ هاوکاری پاڵپشتی بەڕێزان بەڕێز مام جەلال و بەڕێز عومەر فەتاح نەبوایە کارێکی ئەستەم دەبوو. بۆ زانیاریتان ناوی ڕێکخراوەکە کە ئێستا بە مۆزەخانەی فەرەح ناسراوە ناوەکەی گۆڕێ بە مۆزەخانەی کەلەپوری کوردی بۆ لەمە دووە مۆزەخانەی کەلەپوری کوردی لە هوتێل فەرەح. و لەمە دووە بۆ بەنەری تێگەڵەسین بە یادکردنەوەی کەسە ناودارەکان و خۆبەخشان و زەحمەتکێشانی کورد چ لە میوزیشن و هونەرمەندان و شاعیر و هونەردۆستەکانی کورد. کەسانی دەوڵەمەند و شارەزا بە ئەندازێکی زۆر خەڵکی دەوڵەمەند لەم شارەدا هەیە، بەڵام دەوڵەمەندی خێرخواز بەداخەوەڵێن زۆر کەمە. لێرەدا جێ خۆیەتی کە سوپاسی ئەندازیار هاوبیر ئەنوەر بەرزوو بکەین کە خاوەنی کۆمپانیای دەروازەیە لەم ساڵا هەستا بە گوزارێکی گەورە بە شارەکەمان لە دوو بوارە کە نەخشەی ئاڵای کوردستان بوو لە شاخی گۆیژە و دروستکردنی سێ تاق لێرەکەی بینن لە بەم جوانە بەرهەمەکەی دێتە دیدن. یەکێک لەو بەرهەمە سێ تاقەکە لە ئایندەدا پرۆژەکە دروستەکرێت. سێ تاق بە تابلۆی شوێنەوار کە قسقاپان، میرقوڵی، نارامسین. بە هەمان شێوە حەزەکەی لێرە سوپاسی برایانی ئاسایش بکەین بەڕاستی جێ خۆیەتی دەستخۆشی لە ماندووبوون و خەونخوونیان بکەین. زۆر زۆر سوپاسەکەین کاستان بە پاراستنی ئەم شوێنەوارە و بە شەونخوونی ئاگاداری ئەم شوێنەوارە بوون، دەستخۆشیان لێ بکەین. ئێستش بەڕێز بەرزان قالەی خەڵووس نەسراو بە بەرزانی خەڵووس و بەڕێز کاک جەزا فەرمون. ئەبوو برن یەکدا هەمووتان بەخێر بێن. سەرچاومان ئێرەتان ڕوونا کردەوە هونەرمەندانی خۆشەویست، مامۆستا بەڕێزەکانمان، بەڕێز کاک بابەکە دڕێی بەڕێوەرەی گشتی ڕۆشنبیری هونەر. ئێمە بەڕاستی ئەمانەیە نەریتە لێرە هەفتانە چالاکی ئەنجام بین. ئەمانەیە هەموو ئەو کەسە گەورە و مەزنانە بەسەر بکەینەوە کە بەڕاستی خزمەتیان بە نەتەوەکەمان کردووە. ملای خۆمەوە ئەمڕۆک و مۆسیقیەک یاکو و هونەرمەندێکە لە بواری مۆسیقای کارم کردبێت. ئەمەوێ باسی کەسێکتان بۆ بکەم. ئەو ڕۆژانەی تاریکی و نەخوێندەواری بەرۆکی میلەتی کوردی گرتبوو، مۆسیقا و گۆرانی کفر و شوورەیی و بەگژاچوونەوەی کلتور بوو. لە بنەماڵەیەکی ئاینی ناودار سوارچاشێکی یاخی بە کەمانچەیەکەوە شوورەی و کفری گۆڕی بۆ وشەی هونەری و بۆ میلۆدی ڕەسەن و هۆرەی جافی و ئەڵڵاوەیسی و لاوەک و حەیران و سیاچەمانی خستە سەر دەفتەری نۆتە. چەندین لاونەمامی ناشت کە ئێستا بوونەتە داری هونەر و بەرهەمیان دەچینینەوە. ئەو کاتانەی دوژمن دنیای لێ تاریک کردین، ئەو ئاوازی مەشخەڵانی شۆڕشی نوێی پێشکەش کردین. ئەو بەڕێزەش مامۆستای ناوداری گەلەکەمان مامۆستانە قەراخی ئەگە بفەرمێ وێرە گەورمان. مامۆستا جان لەگەڵمان بمێنیتەوە. کاک بەرزانش بە خێراتنیە مولایەکەکەین برادران وەسویێرە و شوێنەکەیان کرد و ئێمە ئەمانەیە ئەمە بکەینە نەری تێگەگەر خەڵکی باشی شارەکەمان هاوکاریمان بکەن بە تەنیا ئێمە نەبین. کەسایەتی دووەم کەسێکە بابزانم هەر هەمووتان ئەگەر جەریدتان خوێن بێتەوە یا سەیری تەلەڤیزیۆنتان کرد بێ ئەو بەڕێزە ئەناسن ئەو نەریتەمان لابردووە کەی لەدایک بووە و ئەوانە کەسێکە لە شاری سلێمانی لەدایک بووە، لە سەرشەقام لەدایک بووە، ماوەی 40 ساڵە خەریکی نووسینە، بەدەیان کتێبی تەرجمە کردووە و چەندین مەقالەی نووسیوە لە هەموو شوێنەکانە و لە بواری شعری تەنزە داهێنەری شعری تەنزە و کەسێکە هەم ئەو شانۆگەریانەی کە لە وڵاتەکانی کە کراوە و کە نووسەرەکان بۆ میلەتی خۆیان نووسیوە ئەم توانی بیکا بە کوردی و بیکا بە بەرجی سلێمانی و پێشکەشی ئەم شارەی بکا وەکو ئاوایی بێکەسە و وڵاتەکەم و ئێوارەیەک لە تیڤی پێشڕە و داهێنەری بەرنامەیە هەتا ئێستەی لەگەڵ بێ لە ڕۆژنامەی کوردستانی نوێ هەموو وابزانام ڕۆژێک جارێک
ئەگەر هیچ نەبێ هیچی پێ نەکرێ خەفەتەکەتان لەبیرە باتەوە شتێکە نووسێ کە خەڵک ئەوانە بکەوە پێشتریشی باسی بکەین کەسێکە بۆی لەوانەیە ئەمانەی لای خەڵک زۆر زۆر بەناوبانگ نەبێت ئەندامی کۆمەڵەی مارکسیلینیە ساڵی 72 وە کەسێکە لە دوایی کە بۆتە پێشمەگە تاپلێ ئەندامی مەڵبەند ڕۆشتووە ئەندامی مەڵبەندی 4 بۆ لەکانی دینار و وازی لە پیشەکەی خۆی هێناوە کە دکتۆرە دکتۆری نەکرد ماوەیەک نەبێت لە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی و خاوەنی بیرۆکەی خەستەخانەی هیوایە و ئەو کەسەش ئیتر خۆ ئەوە لەم باسکرە وتانی ناسنەوێش دکتۆر شێرکۆ عەبدوڵایە کە بە دکتۆر شێرکۆی سی خورمە ناسراوە لە با فەرمی بێتە ئێرە ئێستا کاتێەوە هاتووە ئێمە خەڵاتی ڕێزێنان باشین بەم دوو کەسایەتی ناودار و گەورەیە من ئەمەوێت خەڵاتی ڕێزێنانی کۆمەڵی هونەری میلی کوردستان کە پێشەش مامۆستای بەڕێز مامۆستانە قەرارداغێکرێت خەڵاتەکەی ئێمە مامۆستای گەورەی نەتەوەکەمان مامۆستا فەرهەنگ دارتاش ئەگەر ئەرک پێشەیە من ئێستا بینیم کاتەوە بە خێراتیش گەرمێکم چۆپڵێک بۆ مامۆستا فەرهەنگ دارتاش ئەو شەرەفە بەخشم بۆ کە ئەو خەڵاتەکەی بە پێشکەش بۆ مامۆستای گەورەی نەتەوەکەمان مامۆستا ئەنۆ قەرارداغی بکات مامۆستاجان ئەو بڕوانامەیەشە بڕوانامێکی ڕێزێنانیش ئەگەر پێشکەشی بکەیت خەڵاتی بەڕێز دکتۆر شێرکۆ داوا لە خات و ڕووناکەکەین خێزانی هونەرمەندی نەمر جا دڵپاگەگە فەرمێ بوو پێشکەشکردنی و خەڵاتە سپاس بۆ ئەرکوماندوبوون داوا لە برای بەڕێز و خۆشەویستمان بەڕێز کاک بابەکە درایەکەین ئەگەر فەرمە بۆ پێشکەشکردنی و بڕوانامەیە بە دکتۆر شێرکۆ گەر وتارێ ئەگەر لێدوانێک شێ بێ لەسەرم جۆرە نەریتانی کە بووە بە باو ئێمە هیواداریم توانین ڕێزە و بەڕێزانە بنین بەڕێزان زۆر زۆر سپاس بۆ هاتنتان بەخێر بێن منم بەوێ بەناوی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانیەوە بە دڵ سپاسی برایانی بەڕێزم کاک بەرزان کاک جەزا کاک عیرفان کاک هیواجاف کەم کە ئەم بەراسیمان دروست کردووە بەڕاستی هەم مامۆستان و قەرەداغی مامۆستای گەورە و هێژامان لە مۆسیقا هەم دکتۆر شێرکۆ کەسانی ناوازن لە سلێمانیە مامۆستانوەر مامۆستای سەرەکی مۆسیقا بۆ لە سلێمانیاوە ئەو وەکو درەختێکی قایم ساڵەهای ساڵ لە حەسەن زیرەکەوە بۆ مامۆستا کەریم کابان لە ئەدنان کەریمەوە بۆ گۆرانی بێژەکانی تر مۆسیقای لێداوەوە دەوری بینەوە لە مۆسیقای کوردیە و ئەو هیچ کات سازشی نەکردو لەسەر مۆسیقا بەسەر سەختی و بە عینادی ماوەتەوە و هیچ کاتێک لەسەر پرۆفیشنالیزمی خۆی سازشی نەکردووە کەسانێک گلیان لێ هەبوو کە مامۆستانوەر هەندێک ڕقە لە پەروەردەکردنا بەڵام پێم وایە ئەو تونند و تیژەی ئەو لە پەروەردەکردنا دەوری هەبوو لە سلێمانیا بەداخەوە فەتەی پێشوو قسەمان کرد لە دایرە ئەیوت کە ئەوانەی پەروەردانەکەین لە سلێمانیا چن بۆ شارەکانی کە لەوێ ئانێرن بۆ ئەوروپا ئەوە قەدەری سلێمانیە کە پیاوێکی گەورەی مامۆستا قەرەداغی لە سلێمانیا خوێنکارەکانی ئەچن بۆ شوێنی تر دکتۆر شێرکۆ بەڕاستی خۆی شایانی ڕێزەوە ئەو لە بەرنامەوە بۆ سی خورما بۆ کەشکۆڵ بۆ وتارەکانی خۆی لە کوردستانی نوێ ئەو پەڕیشانی ڕێز و تەقدیرە بەداخەوە چیری دەسەڵاتداری کورد نەیتوانیوە نووسینەکانی ئەو جدی وەربگرێ ڕەنگە هەندێک کەس لە دەسەڵاتدارەکان و تویانەکە باشە نووسێ قسەکانی خۆشە و بەلاقرتیە و بە زەردەخەنەی ساردەوە استقبالیان کردووە بەڵام شێرکۆ توانیوێتی ساتیر و پەنج لە سلێمانێ پێبگەێنەوە بۆ تێچە لە ئەدیبە هەرێ ناسراوەکانی کوردستان بەهۆی نووسینەکانیەوە جگە لە پەنج و نووسین ئەو توانیوێتی کە
چەندین کتێبی گرنگ لە بواری ئابووری و سیاسە تەرجمە بکە بۆیە من جارێک کە سوپاسی برایانی خۆشەویستمەکەم لە ئەم شوێنە بەڕێزە ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد کە توانیویانە و لەمەوە دواتوان بەڕێنیان داوە کە ڕێزی کەسانی شارەزا و سپۆر بگرن لە مەجای مۆسیقا و هونەر و ڕۆشنبیریە جارێک کە سوپاس بە بولایەکەن سوپاسان دەکەم. زۆر سپاس بووە بەڕێز کاک بابکر سوپاس دەکەین. تیپ مۆسیقای سلێمانی کە من لێرەوە سوپاسی زۆرێک لە ئەندامەکانیان دەکەم کە ئەمڕۆ لێرە ئامادەن. دیارە چەپکە گوڵێکیان هێناوە پێشەشی مامۆستانە فەرداخیەکەن داوا لە بەڕێز کاک زانای مەحمەدجار دەکەین فەرمێت یەکێک لە ئەندامە دڵسۆزەکانی تیپ مۆسیقای سلێمانی. مامۆستانە ئەگەر فەرمووی بۆ ئێرە بۆ وەرگرتنی چەپکە گوڵەکە. سواز بۆ هەردوو بەڕێستان ئەگەر ئێوەش هیچ ڕوونکردنەوەیتان هەبێت مامۆستاجان. بەناوی تیپی مۆسیقای سلێمانی و بە خێرات نییە مولایەکتانەکەین. دیارە گوڵەکە بۆنەکەی ئەگاتە کاک دکتۆر شەرکۆش وانە مامۆسانوەر زۆر لەوە گەورەترە بەڕاستی ینی فەنانێکە لە مستەوای سلێمانی و کورد و من ئەتوانم بڵێم بێچێکە لە فەنانە میلیە جیهانیەکان بەڕاستی ئێمە هەرە مەناتوانین قەدری بگرین بەڵام خۆی قەدری زۆر زۆر لەوە گەورەترە لەوانێ 50 ساڵی تر هەست بەم شێرکۆ بێکەس و ئەنوە قەراخی و کاک شێرکۆ و کاک شێرکۆکانی تریش بکەین بە ناوی تیپی سلێمانیەوە یاخوا تەمەن درێژ بن و هەر بمێنن بۆ خزمەتی هونەری کوردی زۆر زۆر سوپاس مامۆستاجان. عزیزان خۆشەویستان زۆر زۆر سوپاسی ئەم داکردنەوەتان دیەکەم. لە ڕاستیدا کە باسی بەعزەش دەکرێ ئینسان بیری ساتەکانی زوو ئەکاتەوە. وەختێکەوە لێرە من لەگەڵ هاوڕێکانمانە کە تازە خۆمان نابۆ مۆسیقا چوینە ماڵی یەکتر جێگە نەبوو پرۆڤەیتیا بکەین و کە ئامێرەکەمان ئەگەر بەدەستۆ لە جەریدەیە خۆمان پێچا چوو کە مناڵەورکە بە هوها و بە بەردباران دوامانەکەوتون قسێ ناشرین گوێشمان نابەوە هەر چۆنێ بێ توانیمان جێگە پێی خۆمان ڕاگرین بەڵام لەگەڵ ئەو پێگە ڕاگرتنیشە لەو سەردەمەی ئێمە چاومان کردەوە ناخۆشی میلەتەکە سەری هەڵا بوو کەوا هەمیشە لە ناخۆشی ئاژیان دەستەمە ئەو شەریحەش کەوا لای لێکرا بووە شەریحەی هونەرمەندا بوون کەوا دایما لەژێر ئەشکەنجە و لەژێر ناڕەحەتیا بوون بۆیە زۆری ئیشەکانمان ئەگەر بڵێم بە دزێ و ئەمان کرد یاخود بە شێوەی ئەمان کرد جێگەی سەرنجڕاکێشان نەبێ تەنانەت کەڕتیان لە هۆڵی کرێکارانی ئێستا کە نازەم دایری چی پێڵن کۆڕێکمان هەبوو اینکە پرسیاری کردوتی بۆ تیپی مۆسیقای سلێمانی بەرهەمی نییە زۆر غەریب بوو سوالەکە لەو سەردەما ساڵی 82 بوو تقریبا من جوابەکەم یەکسەوەکو بڵێ خوای خسێ ناو دڵمەوە بەنەوە ئەکجواب بەمەوەکەوە وا نەبێت لەسەرمان بکەوێ وتم کاکە کە تۆ لێرە ئەچی بۆ بەغا لە ڕێگە لا نای لە جێک ئیسراحەتێ بکەی بۆ ماوەی چەند سەعاتی وتی با ئێوتم ئێمەش ئەم مەسیری ژیانەمان هێنا لێرە تۆزە ئیسراحەت دەکەین و هەر وەختێ تااقەتمان و دەسەکەین و بە ئیشکردن یعنی بەعزە حاڵەت هەیە سەختی ژیان کە لەسەر هونەرمەدانی تیپی سلێمانی و هونەرمەدانی ئەم شارە بوو سەختێکی ناڕەحەت بوو بەڵام بەهیمەتی هەموو ئەو هونەرمەندە خۆڕاگرانە توانیمان مەسیرەکە تەواوکەین لە سفرەوە ئەتوانم بڵێم لە سفر ئێمە دەست بکەین تا ئەمڕۆکە بینین دەیان هونەرمەندی بتوانە ئەلحەمدوللا کە ئێمە دڵگەشین پیانەوە دڵخۆشین پیانەوە بەڵام گرنگ ئەوەیە حەز بە بەرپرسیارەتی نەتەوەی خۆیان کرد کە بۆ ئەم میلەتە کارەکەن ئێمە چەندێک هونەرەکەمان جوان بێ لە خزمەتی کەلتورەکەی خۆمانە نەبێ ئەچینە گیرفانی بێگانەوە کە چوینە گیرفانی بێگانەوە کەلتور و ڕۆشنبیری خۆمان زایەکەین کە وەختی زایشمان کرد ماوەیەک نابە ئەم میلەتی ئێمەش وردەوردا دائمرکێتەوە لەوانەیە وانە بێتەوە بتوانین لای لێ بکەینەوە بۆیە ئەڵێم هەمومان هەر یەکە لە بواری خۆیە پێڕاگری لەسەر بواری نەتەوایەتی خۆی بکە لەسەر کەلتوری خۆی لە بواری هونەرە لە بواری ڕۆشنبیریە تەنانەت لە بواری ڕووی ڕامیاری و کۆمەڵایەتی و هەرچیە بەنەو شتانە بتوانین پشتێکی قایم بە بیر و فکر و هەزی کەسانی کوردەواریمان ببەستین بۆی بتوانین هەنگاو بنین سەلیم و یەکتر قبولکەین بە جۆرێکی واکەوا زەرێ نەگەین بە یەکتر و یەکترمان خۆش بێت چووکە بە یەک بوون ئەتوانین بین بەشت کە پەرتو بڵاو بووین هی نابین بە هیچ زۆر سوپاسانەکەم دووبارە هیوادارم هەمیشە لە خۆشی و لە کامەرانیدا بێت سوپاس بۆ ئەم لایش بۆ کەلەپوری کورد ڕێکخراوی کەلەپوری کورد کەم دەرفەتەی ڕەقسان زۆر زۆر سوپاسانەکەم زۆر سواز بۆ مامۆسای گەورەی نەتەوەکەمان
کە مەشغەڵانی شۆڕشی نوێی لە ژێرزەمینەوە ئێستا هێنایە سەر زەمین و پێم وابێ لە ڕۆژانی ڕابردووە بزەم جارێکتر ئەو مارشەی لەگەڵ ئۆرکسترا هێنگاریە نوێ کردێتەوە ئەوە گەورەترین سەروەریە. سواز مامۆستاجیان. بەڕێز کاک دکتۆر شێرکۆ ئەگەر وتێکی کورتیش پێمان خۆشە بەڕێزت لەسەر کۆی و مەڕاستی مەشتێک دەبێت. سواسی ئامادەبوونی ئەم دەستە بژێراکەم. بەڕاستی مرۆڤی سەردەم ینی بەدەست خۆی نێ فرە ڕەهەندە، بەڵام من ڕەهەندێکی گەورەم فەرامۆش کردووە. وازم لە ژیانی پیشەیی خۆم هێناوە، بڕیارم ما خۆم تەرخان بکەم بۆ بواری نووسین و هەوڵ بم بۆ شایەک پڕکەمەوە کە دنیای ئەدەبی میلەتەکەم کۆڵەتیایەوە خۆم تەرخان کەم بۆ ئەدەبی تەنس. ئەو وەختە بڕیارێکی سەخت بوو، بەڵام ئێستا کە ئەم بە ڕێزانە ئەبینم هاتوون بۆ ڕێزلێنان لە من بەڕاستی ئەو قەرەبووی هەمووی کردەوە. زۆر دڵسپاسدانەکەم وە هیوادارم لە مستەوای ئەو ڕێزا بم و بتوانم ئەو چەند ئەوەی کە مامە لە ژیانە زیاتر خۆم تەرخان کەم بۆ خزمەتی ئێوە، بۆ خزمەتی ئازار و مەینەتیەکانتان، بۆ دەربڕینی ئاخوونەکانتان بە زمانی پێکەنین، بە زمانی خەندە. زۆر سپاس بۆ هاوڕێی تەمەنم کاک بەرزان و برادەرانی کەرەپور. جارێکی کە سپاسدانەکەم. قەرار نەبوو قسە بکەم و نازانم قسە بکەم، لە کەم و کورتیم ببورن. زۆر سپاس. ئازیزانی ئەمە لە 3 ساڵەوە پێش لەم زەمەنە پڕ قەیرانەیە لە کافترەیەکی توریزە دەشتەوە دەستمان پێکرد لە مەساحەی تقریبان 6 مەتر بە 4 مەترە. شوێنەکەمان زۆر بچکۆرە ئەو بەڕاستی زۆر خنکاو بوو، لە گەرمایە زۆر ڕۆژامان خراب بوو. سوپاس بۆ بەڕێوەبەتی گشتی شوێنەوەر، سوپاس بۆ ئەم ڕێکخراوە خۆشەویستە کە ئەم گۆڕەپانەی لەمەوە لە بە ئێمە بەخشی کە بتوانین کار و چارێکی ئەنجام بدەین. سواسیانەکەم جارێکتر. کاتێەوە هاتووە جێبیستی چەند میلۆدیەکی ڕەسەنی خۆشبین بەدەنگی هونەرمەندە ئازیز و خۆشەویستەکانی تیپ مۆسیقای سلێمانی کاندێکیان لێرەن. هونەرمەندی خۆشەویست و هونەرمەندی دێرین برای بەڕێز خۆشەویستمان کاک عەبدولقادر حەسەن